شروطەکانی زەکات بۆ کەسێک کە زەکات بدە بێت چەند مەرجی تیا بێ بێت چەند مەرجێکی تیا بێ مەرجی یەکەمیانە بێ مسلمان بێ کافر زەکاتیش بدە بە زەکات بۆی حساب ناکرێ و لێی وەرناگیرێ لە بەرەوەی کردداری پوچەڵە مەرجی دووەمیانە بێ حڕ بێ نابێ عەبد بێ عەبد مڵکی خۆی نیتر خۆی مڵکی خۆی نیتر مڵکی کوا تا زەکاتی لێ بە مەرجی سێمیانە بێ گەشت بێتە نیساب واتە بڕەکەی گەشت بێتە ئەو بڕی کە ئەبێ زەکاتی لێ دەربکرێ رسول الله صلى الله عليه وسلم فرمي ليس في المال زكاة دون النصاب أو مال زكاة تيانية كنقشتوة نصاب مرجي شوارم يعني بي صالحي هجري بسرا چوبه نك صالي ميلادي صالي هجري كصالي ميلادي دروجي زيادة لصالي هجري كاو صالي بسرا چو بزكاتك بدي أيج رسول الله صلى الله عليه وسلم فرمي لا زكاة في مال حتى يحول عليه الحول زكاة لمال كانية هتاوكو صالي بسرا نچه اگر بيتو تماشا بكين بروبوم يكمان هيا پێویستی بە ساڵ نییە ماڵێکمانەیە پێویستی بە ساڵ نییە بەسەریا بچێت زەکاتی لێ بدەیژ ئەو ماڵەیە کە دانەوێڵەیە یاخود بەرهەمی درەختەکان ئەوە هەر پێگەی ئەو وەختە زەکاتەکەی دەی ناچی ساڵ ڕاگری بڵێ ناشتومە تۆوەکەی ئەوەندە تا ساڵی ڕاگرم تایەتەوە بێتەوە بە تۆیەتەوە دەسم ناواناکەێت کە پێگەی خۆت زەکاتەکەی دەیت و تاوە تەوان بە چەند مانگێ پێگە ئەبێ زەکاتەکەی بدەیەوە